دەرخواستی شێخەکان بۆ کایەی سیاسی. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا جموجوڵێکی سەرەتا لەسەر خۆ و سنووردار و پاشان خێرای دوان لە بنەماڵە دیارەکانی هەرێمی کوردستان سەرنجێکی گەورەی بەلای خۆیدا ڕاکێشاوە. بنەماڵەیەکیان کە سەرەتا شێخ مەحەممەدی کەزنەزانی و پاشان شێخ نەهرۆی کوڕی نوێنەرایەتی دەکات و دەیەوێت لە ئاستی ناوخۆیی عێراق ببێتە ژمارەیەکی دیار. بنەماڵەکەی دیکەشیان شێخ مەحموودی حەفیدزادە نەوەی شێخ مەحموودی مەلیکی کورد نوێنەرایەتی دەکات. دەیەوێت جگە لە ئاستی ناوخۆیی لەگەڵ دنیای دەرەوەی عێراقیش بەتایبەت بەریتانیەکان پەیوەندیەکی پتەوی هەبێت. بەڵام ئاخۆ هەوڵی ئەم دوو بنەماڵەیە کە هەریەکەیان هەزاران شوێن کەوتویان هەیە هەوڵێکی ئاساییە بۆ فراوانکردنی دەسەڵاتی ئاینی و کۆمەڵایەتی خۆیان یان دەیانەوێت لە دەرگای ئاینەوە بچنە سەر شانۆی سیاسی عێراق. شێخ مەحموودی بچووک دەیەوێت جێگەی شێخ مەحموودی گەورە بگرێتەوە. لە ماوەی چەندین دەی ڕابردوودا نەوەکانی شێخ مەحموود لەسەر گۆڕەپانی سیاسی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بینراون. بەڵام هیچ کاتێک وەک ئێستا ڕۆژانە لە کار و کۆبوونەوەی بەردەوامدا نەبوون. بە شێوەیەک دیوەخانەکەی شێخ مەحموودی حەفیدزادە ڕۆژ نییە دیدار و کۆبوونەوەی هەم لەسەر ئاستی ناوخۆیی هەم لەسەر ئاستی بیانی تیادا ئەنجام نەدرێت. لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق نەوەکانی شێخ مەحموود جگەلەوەی ویستیان قورسایی سیاسی خۆیان بەرنە پەرلەمانی عێراق هاوکات بوونە بەشێک لە پرۆژەکەی ڕەوتی حکمەی نیشتیمانی کە عەمار حەکیم سەرۆکایەتی دەکات. شێخ مستەفای حەفید کە دەکاتەنەوەی شێخ مەحموودی حەفید بووە بەڕێوەبەری نووسینگەی سلێمانی ڕەوتی حکمە و دروشمی ئەوان لەو کاتەدا ئەوە بوو کە لە پەراسوەکانی شێخ مەحموودەوە زیندوو بوونەتەوە. لەسەر ئاستی ناوخۆیی کوردستانیش نەوەکانی شێخ مەحموود قسەی خۆیان هەیە. جارێک لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆ دەبنەوە و بانگەشەی بەرەو ڕێخستنەوەی ناوماڵی کورد بەرز دەکەنەوە. جارێکی دیکەش لە کاتی سووتانی ئاڵای کوردستان لە بارەگایەکی پارتی لە شاری بەغدا لەلایەن لایەنگرانی حەشدی شەعبیەوە دەڵێن نابێت حکوومەتی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان ڕێگە بدەن چیتر سوکایەتی بە پیرۆزیەکانی نەتەوەکەمان بکرێت کە ئەمە وەک هەڵوێستێکی سیاسی لێکدانەوەی بۆکرا نەک نەتەوەیی و ئاینی. لە کاتی تێپەڕاندنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراق بەبێ دەنگی کورد شێخ مەحموودی حەفیدزادە کە یەکێکە لە نەوە دیارەکانی شێخ مەحموود و بە کەسێکی نزیک لە پارتی و خودی بارزانی دادەندرێت وتی پێویستە کورد لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە ناوماڵی خۆمان پتەوتر بکەین و لەو داهاتەی هەرێم هەیەی بتوانین موچە دابین بکەین. لەسەر ئاستی نێودەوڵەتیش شێخ مەحموودی حەفیدزادە بەردەوام لەگەڵ باڵوێزی بەریتانیا لە عێراق و کۆنسوڵەکەی لە هەرێمی کوردستان و بەرپرسانی دیکەی بەریتانیا کۆ دەبێتەوە. چاودێران پێیان وایە نەوەکانی شێخ مەحموود دوای ئەوەی نەیانتوانی لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی عێراق ژمارەیەکی بەرچاو بن خۆیان ئامادە دەکەن ئەم جارە لە هەرێمی کوردستانەوە و بە پاڵپشتی پارتی بەشداری لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بکەن و لە ڕابردووشدا چەند جارێک و وەکو نوێنەری حیزبەکانی دەسەڵات ئەندامانی بنەماڵی شێخ مەحموود پلە و پۆستی حکومی و ئەندامێتی پەرلەمانیان بەدەستێناوە. شێخ نەهرۆ لە شوێنگرەوەی باوکیەوە بۆ هەڕەشەی ئەنجامدانی ڕاپەڕین سلێمانی کە کوردستان بووە پایتەختی تەسەووفی عالەمی ئەم 200 ملیۆنە بە هەموو جودێکەوە یارمەتی ئەم ڕوقعە ئەدا. تا کۆچی دوایی شێخ مەحەممەد کەزنەزانی شێخ نەهرۆ ناوێکی دیار نەبوو بەڵام لەگەڵ کۆچی دوایی باوکیدا و پاشان شوێنگرتنەوەی شێخ مەحەممەد لەلایەن شێخ نەهرۆوە جموجوڵەکانی شێخ نەهرۆ و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای حیزبی و حکومی هەرێمی کوردستان و عێراق واستە دیێرینەکەی لەودا زیندوو کردوتەوە کە بەشداریکردنی ڕاستەوخۆیە لە کای سیاسیدا و لێرە و لەوێ باز لەوە دەکرێت کە مشتی لە پۆستی سەرۆکایەتی کۆمار خۆش کردووە. لە ماوەی تەنها یەک
مانگدا دوو دیارترین لێدوانی شێخ نەهرۆ بەڕوونی خواستی ئەو بۆ ڕاکێشانی سۆزی خەڵکی هەرێمی کوردستان نیشانەدا. لە یەکەمیاندا ڕووی قسەکانی کردە موچەخۆران و وتی لە ساڵی نوێدا مژدەی خۆشمان پێیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، چونکە کێشەکان لە دەستی سیاسیەکان نەماوە و مەرجەعیەتە دینیەکان ئەو کێشەیە لە ئەستۆ دەگرن، هەر خۆشمان کێشەی موچە چارەسەر دەکەین. دڵخۆشیە بێنین بۆ میلەتەکەمان و بۆ ئەم فەقیر و هەژارانێکە وا موچەیان لێبڕاوە و بێتر لە دەسەڵاتی سیاسیان نەماوە، گەیشتۆتە دەسەڵاتێکی دینی ئینشاءالله کە بتوانێت حەلی ئەو مۆزوع بکات. دومین لێدوانیشی ئەوە بووتی دەیانەوێت سلێمانی بکەنە ناوەندێکی جیهانی بۆ گەشت و گوزاری ئاینی و بۆ مەبەستەش. قسەمان لەگەڵ لایەنە حیزبی حکوومیەکان کردووە و ڕەزامەند بوون، بەڵام هەندێک لایەن تا ئێستا دژی ئەو پرۆژەیەن و لەسەر داوای کۆمەڵێک کەسایەتی دانمان بە خۆماندا گرتووە، ئەگەر نا شۆڕش و ڕاپەڕین دژیان بەرپا دەکەین. دیارترین جوڵەی شێخ نەهرۆ بۆ دەرخستنی ئاستی جەماوەری بوونی تا وەکە ڕەشەیەک پیشانی نارەکانی بدات ئەوە بوو جارێک داوای لە دەروێش و مریدانی تەریقەتی قادری کەس نەزانی کرد بەشداری بکەن لە پرسەی کۆچی دوایی شێخ محەممەدی باوکیدا. لە پاش ئەو داوایش هەزاران کەس بە نایەسایی و بە قوربانیدانەوە سنووری ئێران لەگەڵ هەرێمی کوردستانیان بەزاند و سەرەڕای هەڕەشەی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام هاتنە شاری سلێمانی. جوڵەی دووەمیشیان کە ئەنجام نەدرا بە وتەی خۆیان بەهۆی سەفەرێکی شێخەوە بۆ ئەمریکا دوایان خست، ئەوە بوو لە چەند ڕۆژی ڕابردوودا داوای لە دەروێشەکانی تەریقەتەکەی کرد لە 48 کات ژمێردا بگەنە شاری سلێمانی. لە ماوەی ڕابردوودا قسە و باسێکی زۆر کرا لەسەر هەبوونی پەیوەندیەکی تونند و تۆڵ لە نێوان شێخ نەهرۆ و کاربەدەستانی ئەمریکا و چەند وڵاتێکدا و بەڵگەی ئەوەش خرایە ڕووکە ناوبراو لە پێش ڕوخانی ڕژێمی بەعسەوە پەیوەندی هەواڵگری لەگەڵ ئەمریکیەکان هەبووە و هاوکاری کردوون لە ڕووی پێدانی زانیاریەوە لە ڕێگەی تۆڕێکی فراوانی زانیاریەوە. جوڵەی ئەم چەند مانگەی ئەم دوو کەسایەتی ئاینیە دەرخەری ئەوەن کە هەردوو بنەماڵە دەیانەوێت لە کایەی سیاسی و حکومڕانی هەرێمووی عێراقدا پشکیان هەبێت و ببنە ژمارەیەکی حساب بۆ کراوی سیاسی جیاواز لە ڕووە ئاینی و کۆمەڵایەتیەکەوە.